پاش ڕێگریکردن لە گەڕانەوەیان بۆ شاری هەولێر سەرۆکی پەرلەمانی کوردستان و ژمارەیەک پەرلەمانتار ڕایدەگەیەنن کە ڕێگریکردنیان بۆ چوونە ناو شاری هەولێر بەرنامە بۆ داڕێژراو بووە. ئەوانەی کە لە بازگەن سەرۆکی پەرلەمانە ناسن لە هەرێمی کوردستان و لە پەرلەمانتارانیش هەڵبەت هەر ئەناسن، یعنی ئەمەی لە دوێنێەوە قسەی ئەوە هەیە کە نایڵن سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە پەرلەمان، یعنی کارێکی مەدروس و بەرنامە بۆ داڕێژراوە نییە شتێکی ئەفەوی بێت. ئەوەی ئەمڕۆ ئێمە بەسەرمان ئاهاو لە بازگەی پردیە لە کاتی گەڕانەوەمان بۆ هەولێری پایتەخت لە 100% بەرنامە بۆ داڕێژرا بوو بۆ بە دڵنیایی ئێڵەم شخصی سەرۆکی پارتی مەسعود بەرزانیدەی ئاگادارە ئەوەی کە ئێمە بینیمان پێشەوەی بچینە ناو بازگەکەەوە هێزێکی زۆر لە پاراستن هێزی ئاسایش بە تایبەتی ئەوەی کە ئارمی ئاسایش و پاراستن بە قۆڵیانەوەیە تەوزیع بووبوون لە هەردوو لای جادەکە و لە ناو وردە هەڵسانە سەر پێ میری فەنگیان هێنابووەوە لە پێشیشانەوە با بڵین سیارەش وەستا بوو میرزەمینی دۆشکە ئەوانەی لەسەر بوو. یەکێک لەو پەرلەمانتارانی لەگەڵ سەرۆکی پەرلەمانە ڕێگری دێکرا بچنە ناو شاری هەولێرەوە پێی وایە ئەگەر سوور بوونایە لەسەر چوونیان بۆ ناو شاری هەولێر ئەوە توندوتیژی دەکەوتەوە. یەکەم سیارە کە ڕۆشت بوو با بڵین کە چووە پێشەوە پیاوت بوو ئێوە بۆتانە بچنە ناو شاری هەولێرەوە دەبێ بگەڕێنەوە و ئێمەش گەڕاینەوە چکە ئەمانزانی هەر دابەزینێ هەر قسەیەک بە دڵنیایی تەقەکردن و ئەوانەی لێکەوتەوە چونکە شێوەی دابەشبوونەکەیان و ژمارەی هێزەکە و نەوعەتی مامەڵەکردنیان بۆ ئەوە هاتەبوون کە هەموو کارێک بەرامبەر بە ئێمە ئەنجام بدەن. بە بڕوای پەرلەمانتاران تا ئێستا دەرفەت هەیە بۆ ڕێگریکردن لە گەورەبوونی کێشەکان و هەروەها پێیان وایە لایەنە سیاسیەکان دەتوانن چارەسەری ئەم کێشانە بکەن. ئێستاش نەچۆ بچێ هەموو لایەنەکان و هەموو دام و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پەرلەمان و حکوومەتی یەکگرتووی هەرێمی کوردستان کە شەرعیەتی لە پەرلەمانەوە وەرگرتووە پێویستە کات هەماهەنگی بکەن و فراکسیۆنەکانی پەرلەمان و لایەنە سیاسیەکان گفتوگۆ بکەن بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان نەک زیادکردنی قەیرانێکی تر بەسەر ئەم قەیرانانەیە. ئەمە پێشێلکردنی تەواوی یاسایە و شکاندنی هەیبەتی موئەسەسەیەکە کە نوێنەرایەتی دەنگی خەڵکەکات ناکرێت ئەمە بڕوات و بچێتە سەر بەڵکو و پێویستە جارێکی کە گفتوگۆ و دانوستاندن دانیشتن بە ئیرادەیەکی ڕاستەقینە بەرەو چاکسازی بەرەو وەڵامدانەوەی داواکانی خەڵک بکرێت و لایەنەکان پێک بێن لەسەر ئەوە. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پەرلەمان دەتوانێت دانیشتەکانی خۆی ئەنجام بدات لە هەر شار و شارۆچکەیەک و شوێنێکی کوردستاندا و بەڵام تا ئێستا دیار نییە لە حاڵەتی بەردەوامبوونی ڕێگریکردن لە گەڕانەوەی پەرلەمانتاران و سەرۆکی پەرلەمان ئایا پەنا دەبرێتە بەر کۆبوونەوەی پەرلەمان لە شار و شارۆچکەکانی تری کوردستان جگەل لە هەولێر. هەموو خاکی هەرێمی کوردستان پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە و کەرکووک شوێنی کارکردنی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستان دەتوانێت لە هەموو شوێنانە کار بکات بۆیە لە هەر شوێنێک بین کاری خۆمانەکەین. هیوادارم بکرێت ئەوکو دانیشتنە لە پەرلەمانی کوردستان لە هەولێری پایتەخت کە پایتەختی هەمومانە بکرێت، بەڵام یاسا ڕێگەیشی پێیاوین کە ئێمە بڕیار بین لە هەر شوێنێکی تر لە کوردستان لە هەرێمی کوردستانە کۆبوونەوەی پەرلەمان بکەین. جێی باسە سەر لە بەیانی دوێنێ لە بازگەی پردێ نزیک شاری هەولێر لەلایەن هێزێکی ئەمنیەوە ڕێگری کرا لە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمانی کوردستان و ژمارەیەک پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان بۆ چوونە ناو شاری هەولێر و گەڕێنرانەوە بۆ شاری سلەیمانی. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.